ڕاگەاندنی بایکۆتکردنی چالاکانەی هەڵبژاردن. کۆمەڵێک لە بریندار و دەست بە سەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی. دەنگی ئێمە بۆ بایکۆتی چالاکانەی هەڵبژاردن و ڕووخانی شۆڕژگێڕانەی حکوومەتی ئیسلامی ئێرانە. شانۆی هەڵبژاردنی سەرۆکۆمار لە ئێران دوا بە دوای کوژرانی ئیبراهیم ڕەئیسی بکوژی هەزاران زیندانی سیاسی و هەروەها یەکێک لە سەرکوتگەرانی ڕاپەڕینی شۆڕژگێڕانەی ژن ژیان ئازادی ڕۆژی هەینی 8 پوشپەڕ بەرابەر لەگەڵ 28 ژوان و ساڵێک زووتر لە کاتی دیاریکراو بەڕێوە دەچێت. ئەوەی ڕوونە ئەو ڕاستیەیە کە لە ماوەی تەمەنی ئەم حکوومەتە ستەمکارەدا هەڵبژاردن هیچ مانایەکی نەبووە و نییە و ئەوەی ڕووی داوە ڕاستپاردەکانی حکوومەت بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات و ئیمکانی تاڵاندکردنە لە نێوان خۆیاندا. ئەوەی خەڵک لە ماوەی ئەو چەندەیەدا ئەزموونی کردووە گەندەڵی، سەرکوت، جیاکاری، ستەم، هەژاری، بەڵاو نەهامەتی، مەرگ و تاوان بووە و شانۆی گاڵتەجاڕانەی هەڵبژاردنەکانیان جگە لە مۆری پەسەندکردنی ئەم سیستەمە ستەمکارە هیچی تر نەبووە. لەم ڕۆوە ئێمە کۆمەڵێک لە برینداران و دەست بە سەرکراوانی ڕاپەڕینی ژن ژیان ئازادی لەگەڵ زۆرینەی خەڵک و هاوشانی هەموو تێکۆشەرانی ئازادی و یەکسانی چالاکانە بایکۆتی ئەم هەڵبژاردنە دەکەین. مەبەستمان لە بایکۆتی چالاکانە ئەوەیە کە ئێمە نەتەنیا هەر بەشداری هەڵبژاردنەکانی ئەم حکوومەتە ناکەین، بەڵکو چالاکانە دژی ئەم سیستەمە تاوانکارە کار دەکەین و خوازیاری ڕووخانی شۆڕژگێڕانەی حکوومەتی ئیسلامی لە ئێرانین و لەم ڕێیەدا لە هیچ هەوڵێک پاشکەس نابینەوە. زۆرینەی کۆمەڵانی خەڵکی دڵپڕلەقین و تووڕە لە ناو ئێراندا ساڵانێکە نایان بە هەردوو باڵی ئەم حکوومەتە وتووە، بەتایبەت لە ڕاپەڕینەکانی بەفرامباری 96 و خەزەڵوەری 98 هەتاوی و بەتایبەت لە ڕاپەڕینی ژن ژیان ئازادیدا نایەکی گەورەیان بە هەموو ئەم ڕژیمە وتووە. ئێمەش وەک کەسانێک کە لەم ڕاپەڕینەدا بریندار یان دەست بەسەر کراوین لەگەڵ زۆرینەی کۆمەڵانی خەڵکدا نایەکی گەورە بەم سیستمە تاوانکارە دەڵێن. ناوتن بە هەڵبژاردنەکانی ئەم ڕژیمە و یەکگرتو و چالاکانە خەباتکردن لە دژی بە ئەرکی خۆمان دەزانین. لە ڕوانگەی ئێمەوە هەر جۆرە بەشداریکردنێک یان پەیوەندیەک بەم هەڵبژاردنە گاڵتەجاڕانە و ڕێکخراوەوە بەواتای مۆری ڕەزامەندیە بە تاوان و هاوڕێیی کردنە لەگەڵ بکوژانی منداڵەکانمان. ئێمە یەکگرتوانە دژی ئەم سیستەمە کە لە هەموو ڕەهەندە سیاسی، کۆمەڵایەتی، ئیتنیکی، کولتوری، ئاینی، ئیدۆلۆژی، ئابووری، جنسیەتی، ڕەگەزی و ژینگەیی کە هەمیشە سەرقاڵی دووبارە بەرهەمهێنانەوەی جیاکاری و نایەکسانی بە شێوەی سیستماتیکە خەبات دەکەین و بایکۆتی چالاکانەی هەڵبژاردنەکەیان بە یەکێک لە کەمترین ئەرکەکانی خۆمان دەزانین. دەنگی ئێمە تەنها ڕووخانی کۆماری ئیسلامیە، ژن ژیان ئازادی. واژۆکاران ڕادا فاتحی، هێرۆ قەدیمی، زانیار تونڕۆ، ئەرەستوو پاسیار، فەرزاد مرادینیا، عەدنان حوسێنی، عەلی میسری، یەحیا سەرخانی، واحد ڕۆزنەوەرد، ئەیوب عەبدوڵڵاهی، ئاکۆ مەعروفی ئازەر، کیان درەخشان، کەیوان سەمەدی و مێرداد سەبووری.